هێزەکانی پێشمەرگە بە هەماهەنگی هێزە عێراقیەکان چوونە گوندی لە هێبان و جێگری سەرۆکی هەرێمیش دەڵێت داعش لە جاران زیاتر مەترسیدارترە. پاش زیادبوونی جموجوڵەکانی داعش لە دەوروبەری گوندی لە هێبان و چۆڵکردنی ئەو گوندە لەلایەن دانیشتوانەکەیەوە، ئەمڕۆ هێزێکی پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ هێزە عێراقیەکان چوونە گوندەکەوە و جێگری سەرۆکی هەرێمی کوردستانیش دەڵێت داعش نەک هەر مەترسیەکانی بەردەوامە بەڵکو ئێستا زیاتر مەترسیدارترە تا کاتی هاتنیان بۆ عێراق. وەزارەتی پێشمەرگە لە سەرگەڕانەوەی هێزەکانیان بۆ ئەو گوندە ڕایگەیاندووە هێزێکی پێشمەرگە بۆ پاراستنی سەرماڵی هاوڵاتیانی کورد گەیشتووەتە گوندی لە هێبان. جەختیش لە بوونی هەماهەنگی لەگەڵ هێزە عێراقیەکان لە ناوچە جێناکۆکەکان دەکاتەوە. هاوکات سوپای عێراقیش ڕایگەیاندووە کە لە سەرئاستی باڵا هەماهەنگی باش لە نێوان هێزامنیەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە لە ناوچە جێناکۆکەکاندا هەیە بە ئامانجی بەرگرتن لە پەلامارەکانی داعش. هەروەها فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراقیش ڕایگەیاندووە هەوڵەکانیان خستووەتە گەڕ بۆ دووبارە گەڕاندنەوەی دانیشتوانی گوندی لە هێبان سەر بە ناحیەی سەرگەڕان باکووری پارێزگای کەرکووک بۆ زێدی خۆیان. ئەوەش دوای ئەوەی ڕوبەڕووی هەڕەشەی تیرۆریستانی داعش بوونەوە. ماوەیە کە جموجوڵەکانی چەکدارانی داعش لە ناوچە جێناکۆکەکان زیادی کردووە. لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا 22 پێشمەرگە و هاوڵاتی شەهید بوون لە ئاکامی پەلامارەکانی داعش. شێخ جەعفەر شێخ موستەفا فەرماندەی پێشمەرگە و جێگری سەرۆکی هەرێمی کوردستان دەڵێت داعش نەک هەر مەترسیەکانی بەردەوامە بەڵکو ئێستا داعش زیاتر مەترسیدارترە تا کاتی هاتنیان بۆ عێراق و داگیرکردنی مووسڵ. شێخ جەعفەر ئاماژە بۆ کاریگەریە خراپەکانی نەبوونی هێزێکی نیشتیمانی یەکگرتوو دەکات و دەشڵێت ئەگەر ئێمە خاوەنی سوپایەکی یەکگرتووی پێشمەرگەی پڕچەکرا و مەشق پێکرا و بووینایە هیچ سیمایەکی حیزبایەتی پێوە نەبووە بێگومان سەرکەوتنی زۆر گەورەمان بەدەست دێنا و ڕەنگە زۆربەی ئەو مەترسیانی کە ئەمڕۆ هەیە لە ناومان ببردایە. جێگری سەرۆکی هەرێمی کوردستان دەژڵێت پێشمەرگە پێویستی بە مەشقێکی تەواو هەیە هەم بۆ بەرگری هەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کارانی کە ئەمڕۆ داعش ئەنجامی دەدات. لەبەرەوە پێشمەرگە پێویستی بە مەشقی بەردەوام هەیە بەڵام تاوەکو ئێستا هێزەکانی پێشمەرگە وەک پێویست مەشقیان پێ نەکراوە. تەنانەت تاوەکو ئێستا هێزەکانی هاوپەیمانان مەشقیان بە هێزەکانی 7 و 8 نەکردووە. هاوکات مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی شەڕ و پێکدادانەکان و زیادبوونی پەلامارەکانی داعش پەیامێکی بڵاو کردەوە و داوای کردووە پێویستە تۆڵەی خوێنی شەهیدەکانمان لە تیرۆریستان بکرێتەوە. بارزانی ئاماژەی بەوەش کردووە بەهۆی زۆربوونی جموجوڵ و پەلامارەکانی تیرۆریستان لەم دواییانە پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەکاری زیاتر بکات و تاکتیکی جەنگی بگۆڕێت و لە دۆخی بەرگریکردنەوە بکرێتە هێرشبردن بۆ سزادان و لە ناوبردنی چەکدارانی داعش.